ئێمە لە ساڵی تازەدا لە بەجێهێشتنی ساڵێکی کۆندا پێویستە ئەو دوعایەمان هەبێ کەوا خوای پەروەردگار بە حەکیم و زاناکانی فێر کردووە، زانان و ئەهلی تەسەوف و شێخانی تەریقەت و مەلا گەورەکان کە سەری ساڵ دەهات لە جیاتی لە سەعات 12دا سەرخۆش و بێهۆش بن، لە هۆڵی ئاهەنگە ڕەقس و سەما بکرێ، فودانە بەرز بکرێتەوە، ئەم دوعایان دەکرد. لەو وەختەیە دەستنوێژیان هەڵدەگرت و دەچوونە سەر بەرماڵ و دەیانگوت اللهم يا محول الحول والأحوال حول حالنا إلى أحسن الحال. ئەی ئەو خوای کە ئەم مەرج و ئاسمانە هەڵدەسوڕێنی و بەردەوام لە سوڕانەوەدایە، خوایە ئەو کەسەی کە بارودۆخەکان هەمیشە لە سوڕاندان حاڵ و باڵمان کاروبارمان بە باشترین شێوە هەڵسوڕێنە. سەیری ئەم دوعا گەورەیەکە. یعنی ئەوانە دڵنیا بوون دنیا لەسەر بارێک ناوەستێ. ئێمە زۆر جەڵین خوایە لێمان تێک نەچێ. لێت تێک نەچێ هەر شەر نییە، ئەبێ بەرەو هەنگاوی باشتر بڕۆی، ئەبێ هەوڵ بدەی ئەم دنیای هەر لە گۆڕانکاریدایە. ئەها میسر لە کوێوە هاتە کوێ، سەنغافورەش لە کوێوە گەیشتە کوێ. دنیا لە گۆڕانکاریدایە. خوایە حاڵم بگۆڕی بە باشترین حاڵ، وڵاتم بکەی بە باشترین وڵات، سیستەمی حکومڕانیم ئاوەدانترین سیستەمی حکومڕانی وڵاتان بێ. چونکە لە قورئانی ئێمەدا خۆشەویستان کە قورئانتان خوێندەوە بە وردی سەرنج بدەن، دوو وشە هەیە: لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر. یان پێش دەکەوی یان دوا دەکەوی. لە قورئانە سیستمی ئەو یەتەوەقەفمان نییە. لە قورئاندا ناوەستی تۆ ئەو وەختەی سیستمی سوڕانی خوێن لە لەشتدا وەستا چی لێ دێ؟ ئەمری وڵاتی ژوایە، گەلانی ژوایە، یان پێش دەکەوی لە ساڵێکی نوێدا یان هەنگاوێک دێیە دواوە. دەی دوعا بکە لە پێشکەوتوان بی.